بۆ جاری سێیەم لیژنەی باڵای ناساندنی جینۆسایدی کوردانی ئێزدی و پێکاتانەتەوەی و ئاینەکانی تر لەگەڵ کونسوڵ و نێردە و نوێنەری وڵاتانی بیانی لە هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. هاوکات بۆ یەکەم جاریشە نوێنەری وڵاتانی ئەندام لە ئەنجومەنی ئاسایش بەشدار دەبن لە کۆبوونەوەکەدا. بۆیە داوایان لێکرا لەسەر پرسی دامەزراندنی دادگایەکی نێودەوڵەتی تایبەت با تاوانەکانی تیرۆریستانی داعش هاوشێوەی دادگا نێودەوڵەتیەکانی تردا بمەزرێت و پشتگیری لێ بکەن بۆ ئەوەی ئەم کەیسانە بە جینۆساید بناسێنرێت. لە کۆبوونەوەکە باسی مەینەتیەکان و مەرگەسات و کۆمەڵکوژی کوردانی یەزیدی و کریستان و پێکاتەکانی ترمان کرد لەگەڵ هەموو ئەو ژن و ئافرەت و مناڵانەی کە بەدیرگیراون و مامەڵەی نائینسانی و نامرۆڤایەتیان بەرامبەر کراوە کە هەموو بە پێوەرە نێودەوڵەتیەکان یاسای نێودەوڵەتی ئەوانە ئەچنە خانی جینۆسایدەوە. بۆیە داوامان لێکردن هاوکارمان بن بۆ ئەوەی هاوشێوەی دادگای حەریری ڕەوەندا یەگۆسلافیا هەموو وڵاتانی کە مەحکەمەی تایبەتیان بۆ دروستکراوە بۆ ئەوانەی کە بەشدارن یا هاندرن یا هاوکار بوون و بکەر بوون لە کۆمەڵکوژی کوردانی یەزیدی و پێکاتەکانی تر لە شنگال و دەشتی نەینەوا و شوێنەکانی تر. نوێنەری کوردانی ئێزدی لە لیژنەی باڵای ناساندنی جینۆساید سەبارەت بە ڕای نوێنەری وڵاتانی بەشداربوو لە کۆبوونەوەکەدا ڕایگەیاند هەموو لایەک کۆک بوون لەسەرەوەی کە دەبێت تاوانکارانی ئەو جینۆسایدانەی داعش ئەنجامی داوە بدرێنە دادگا و بە سزای خۆیان بگەن. با لیژنەکەشیان ڕاگەیاندووە کە دەکرێت پشتیان پێ ببەستن و هاوکاری بەردەوامیان دەبن. لا کۆتایی کۆبوونەوەکەدا نێردەی یەکێتی ئەوروپا و نوێنەری یۆنامی داوایان لە لیژنەی باڵای ناساندنی جینۆسایدی کوردانی ئێزدی کرد لە داهاتوویەکی نزیکدا کۆبوونەوەیەک گەنجان بدەن بۆ ئاگاداربوون لە ئامانج و دووە هەنگاوەکانی کاری لیژنەکە و میکانیزمی چۆنەتی هاوکاری و هەماهەنگی زیاتر بۆ سەرخستنی هەوڵەکانیان.